پرۆژەمان طبعاً پرۆژەی مامناوەندیمان هەیە، پرۆژەی بچووکمان هەیە، پرۆژەی استراتیژیشمان هەیە. لە ساڵی 2024 ئێمە یەکێک لەو پرۆژانە کە ئێستا کار لەسەر دەکەین بە نسبەت ناوسەنتەری سۆران هەوڵ دەدەین هەموو ئەو ناوچە گەڕەکانەی کە خزمەتگوزارە سەرەتاییەکانی وەکو ئاو و کارەبا و قیربۆنە چووە یان کۆنکریت ئێمە ئەوانە خزمەتگوزارەکانیان بۆ ببێ و دەست بە دروستکردنی سۆرانێکی نوێ بکەین لەم ساڵە و بە هەمان شێوە پرۆژە استراتیژیەکانی کە ئێستامە کارمانە سەر کردیە پرۆژە استراتیژیەکانی ئۆڤەر پاسی دەواازی ئێستاوە کاری لەسەر دەکەین بەستنەوەی جۆسایدی 40 مەتریە لە هۆلیبۆنەکانەوە بۆ ئەو بەرەوە کە ئەم زالێ ناوسەنتەری سۆران هەڵبەگریتن و بە هەمان شێوە بابەتی دروستکردنی پارکەکان ئێستا لە بەرنامەی ئێمەدایە ئەوانە پرۆژەی استراتیژینە ئێمە دەمانێت لە دەستپێکی ساڵی 2024 دەستیان پێ بکەین و بابەتی ئەوانی گەڕک و کۆڵانەکانی شۆکو باسم کردیوانە شەم خزمەت گوزاریەکانی سەرەتایان بۆ بڕواتن لە بیرمانەچێتن سۆران کە باسی ئیداری سەربەخۆی سۆران دەکەین چەند هاسەنتەری قەزای ناوەندی سۆران نیە بەڵکو ئێمە 6 قەزا و 13 ناحیە و گوندەکانمان هەیە ئەوانەش هەموو دەبێت لە بەرچاوبەرگیرێتن لە جێبەجێکردنی ئەو پرۆژە خزمەت گوزاریانە و پرۆژە استراتیژیەکانیش بە هەمان شێوە ئێمە کار لەسەر دەکەین بۆ ئەوەی بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر هەموو ئەو قەزا و ناحیە و گوندانە سەر بە ئیداری سەربەخۆی سۆران دابەش بکرێت.